دوجار بەبێ ڕەزامەندی خۆیان گەراجی بەغدا بە شۆفێران چۆڵکرا. چی دیکە ڕێگە نادرێت لەم شوێنە نەفەر بۆ شار و شارۆچکەکان بگوازرێتەوە. بە زەبری هێز گەراجەکە بە شۆفێران چۆڵکرا. شۆفێران لە دواساتەکانی چۆڵکردنی گەراجەکەدا دەڵێن شوێنەکە دراوە بە کەرتی تایبەت و کەسانی دەستڕۆیشتوو دەکرێت بە پرۆژەیەکی بازرگانی. ئێمە پێشتر کە چووینە وەزارەتی گواستنەوەی سلێمانی کاک سدیق پێیوتین هیچ ئەمرێکی وەزاریمان پێ نییە، یعنی ئەمە حکومی نییە. ئەم پرۆژەیە پەیوەندی بە حکوومەتی هەرێمەوە نییە، ئاگاداریش نییە وەزارەتی هەولێر. ئێستا هاتووە ئەڵێ نەخێر ئەمری حکوومەتە و فەرمون بۆ دەرەوە ئەو لەگەڵ کۆمپانیاکەیە تێکەڵی کردووە گریاناوە بەیەکەوە ئەمە ئێمە نایزانین خوای زانێت، بەڵام ئەمیان یەکشتن یەک بابەتن ئەچی دەلایکان بەرپرسەکە تو ئەڵی باڵایە هەتا فەڕاشەکەی ئەڵێ کۆتاییە بڕیارە. هاتون کاکە وەڵێ ئەڵێ کوردستان ڕزگارەکەن هێزیان بۆ ئێمێناوە ئەی هاوار بۆ خاتری خواخر ئێمە کاکە چیمان کردووە هێزمان بێنی چی نێمە ئەو نەموویمین هێزمان بێنن ئەو هێزەدان بردا بەرامبەر بە دوژمنەکانە بەکاری بێنە کاکە بۆ من هاتووم کەسابەتەکەم هێز بۆ منێنی چیم کردووە و چیم وتووە سیمام ناشرین کردووی گێرە شێوێنیم کردووە کێشەم بۆ ناوی دەدەوە هاتووی لەبەر خاتری کوڕی مەسئولیان کوڕی دەوڵەمەندێک 2000-3000 عینە خاتری ئەوانەچە لەبەر خاتری بەڵێ مەسئول و دەوڵەمەندە هیچ کەسی گەنێ خۆ کۆمپانیای تۆ نی من نییە ئارە وەڵا کاکی من کۆمپانیایەکە ئەو نەش بە قووەدە ئەو نەدەسی بە قووەدە هێزە جوڵێنێ بەرامبەری نەکرێ بە چی ئێرە نەکرێ بە معرەز کاکی من نەکرێ بە معرەز ئەمە کرا بە معرەز خۆزگە بۆ خزمەت گوزاری وایە بە پرۆژێکی قەسەقانە خێرخوازی جادەیەک وایە کاکە لە پێشەوە ئێمە بۆمان چۆڵەگر پێشوی پێمان بڵێ کۆمپانیایەکە هێسبینە تۆ خاتە ناو گەراجەکەەوە نسبەتە لێسەنێ نسبەتەکە چۆنەوە نازانم دوایی دەرەکەوێت بۆ مەساڵحی خۆی کردوێتی ئەم وڵاتەش وڵاتی موسەساتی نییە وڵاتێکە کۆمپانیای بابڕێوە دەسەڵاتێکی سەرمایهداریە بەرهەمەکەی هەرەما بێ کە ڕۆژانە خەڵک نەگەر کێشەکە خەڵکە کێشەی گەراجەی نیە هەزارها کێشەی کە هەیە ئەوەیە سەبەبی ئەوەیە کە دەسەڵاتداری سەرمایهداری ئەمە بەرهەمەکەی بێ. چۆڵکردنی گەراجی بەغدا بە شۆفێران و گواستنەوەیان بۆ تەرمیناڵی نوێ کە دەکەوێتە تەنیش پێشنگای ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دوای چەندین کۆبوونەوەی شۆفێران بوو لەگەڵ لانە پەیوەندیدارەکان، بەڵام دوجار کۆبوونەکان بێ ئەنجام بوون و شۆفێران لەو شوێنە دەرکران. بەردەداناوێتتر هیچ دەسەڵاتێک نیە و ئەبێ بڕۆیتەوە ناژڕۆی کابرا بەخوا هێزێکیە نابوو هەر نەمانەزانین چیشە گلەیشمان لەوە نییە تا گەراجمان بووە کا مۆدێرنە بە سەرچاوی مەعەچین، بەڵام لە هەموو دنیاە بووە گەراج لە نزیک بۆ لە سنتەری شارەوە گەراج نزیک بۆ لە ئوتێل و کافتریا و مەطعەم و ئەم شتانە لەوێ هیچی تیان نییە ئیتر نازانین لەو دەشتێک چیمان بەسەردێ بەسوای گەورە. شەکرەکە 30 ساڵە لە زمانی سەدام حوسێنەوە کەس نەتوانێت ئەو شەکرە عیلاجکە تازە عیلاج ناکرێت کاکە گیان کابرا خونەیە بە 15,000 بە 8,000 تەکسی بۆ گەراجەکە لێ بە 15,000 بچێ بۆ لێ بۆ کەرکووی بە 10,000 بە تەکسی پاسی بۆ دابی نەکراوە پاسیە کاکە خۆت پاسیەکە ئەی کابە یەک نەفرە دەبێت چاوەڕێکە سەعاتێ تا پاس دێ کاکە گیان خۆ شوێنەکە ئەو هەموو شوێنە برا لە تەنیش تەرمیناڵەکە شوێن هەیە لە ڕاپەڕی شوێن هەیە کاکە گیان پشتی مازی مۆڵ کاکە بەلا ماڵی شێخ هەمووی شوێنە کاکە گیان بەس کاکە تۆ بدێتە شوێنێ لەکوێی دنیاە بووە 10 کیلۆمەتر تەرمینال لەو لای مەتارەوە لەکوێی دنیاە لە هیچ وڵاتێکە شتیوان نییە تەرمیناڵە ناو شارایە 10 کیلۆمەتر لەو لای مەتارڕۆیە. پەیام لەسەر ئەو بابەتە پەیوەندی کرد بە گواستنەوەی سلێمانی، بەڵام پەیوەندیەکان بەردەست نەبوون چونکە نیگەرانی شۆفێران بەشێکی لە گواستنەوەی سلێمانیە کە دەڵێن پێشتر لەگەڵ داواکاری شۆفێران بوون و دواتر بڕیارەکەیان گۆڕیوە. ئێستا شۆفێران دەڵێن دروستکردنی تەرمیناڵە نوێیەکە بارگرانیە بۆ هاوڵاتیان و لە نێو سەنتەری شاری سلێمانیەوە دوورە کرێی گواستنەوەی نەفەر لە شارەوە بۆ گەراجە نوێیەکە لە 10,000 دینار کەمتر نابێت و چەندین بارگرانی دیکە کە بە ناچاری بەسەر هاوڵاتیان و شۆفێراندا بە گواستنەوەی گەراجەکە سەپێنرا بەسەریاندا. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.